لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 316 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب فأولئك يتوب الله عليهم وكان الله عليما حكيما. بەڵێ خۆشەویستان لەو ئاتە خوای گەورە سوبحانە وتەعالە باز لە تەوبە دەکات. دیار لە ئاتی پێشووتریش کە باسی لە مەسەلەی فاحیشە و ئەو بابەتانە دەکرد کە وەک گوتمان هەندێک دەڵێن عەمەلی قەومی لووتە یاخود هەندێک دەڵێن زینا. بە هەر حاڵ دەفەرمی فەئین تابا وەئەصلحا فەئەعریضوا عنهما. ئەگەر تەوبەیان کرد و کردەوەی چاشیان کرد لایان لێ بکەنەوە، کەواتە وەکو لەوانەی ڕابردووش باسمان کرد کە ئەوانی کەوا تەوبە دەکەن لە پاشی فاحیشە ئەوە وازیان لێبین و ئیقامی حەدیان لەسەر مەکەن کە وەک گوتمان و ڕێی هەندێک لە عولەما هەندێک دەڵێن نەخێر ئەگەر ئیثبات و لە سەریان دەبی ئیقامی حەدیان لەسەر بکرد ئەگەر تەوبەشیان کرد. بە هەر حاڵ ئەو مەسەلەیەکی خلافی ئەوەی کە باسمان کرد ڕەیەکی وەسەتە وەک ئیبن القەییم شەیخ الئیسلام ابن تەیمیە و هەروە کۆمەڵێک لە عولەما ئەو ڕەییان هەیە کەوا لەگەڵ نەسی ئاتەکەش دەگونجێ. ئەمجا خوای گەورە بە گشتی باز لە تەوبە دەکات. إنما التوبة على الله واتە ئینەما لە بۆ حەسرە واتە بەڕاستی هەر ئەو تەوبانەیە کە خوای گەورە قبولی دەکا. ئینەما لە بۆ حەسرە هەر ئەو تەوبانەیە کە خوا قبولی دەکا على الله کە دەفەرمی واتە خوای گەورە لەسەر خۆی واجبی کردێ کە قبولی بکا. سبحان الله. هیچ کەسێک و هیچ دەسەڵاتێک نییە بتوانێت شتێک لەسەر خوا واجب بکە، بەڵام خوا سبحانه وتعالى لە ڕەحمەتی خۆی لە فەزلی خۆی شتانێک لەسەر خۆی واجب دەکا. إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة. وات أو توبة كخوال سر خوي واجبي كردي قبولي بكا لو أو كسانيك يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب. أو كسانيك وبجهالته خرافة ذكنوا باشان زو توبة ذكن يتوبون من قريب. ليردا يعملون السوء بجهالة. طبعا بجهالة لير بمعنى أو جهلناك وعكس علمك أجر كسك گوناهێک ئەنجام بدا بە جەهل هەر ئەسڵەن نەزانی ئەوە گوناحەکە ئەنجامی بدە هەر هیچی لەسەر نییە، هیچی لەسەر نییە. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. بخطأ خوای گەورە سبحانه وتعالى لەسەرت هیچ حساب ناکە وەکو لە حەدیث پێغەمبەریش هاتیە صلى الله عليه وسلم بەنیسیان و بەخەطأ حساب ناکە لەسەرت. کەواتە ئەدی ئەو جەهالەتە بە چ مانایەک دێ؟ جەهالەت لێرەدا وەکو زانایان چەندین قەولی جوانیان هێنایتەوە لەسەری. تفرمي المراد من الجهالة في قوله يعملون السوء بجهالة الجهل والسفه بارتكاب ما لا يليق بالعاقل. الجهل والسفه كوات أوكس جاهل بي وسفيه بي. سفيه يعني لا يحسن التصرف. أوكس نزع تصرف بك جاهل بارتكاب ما لا يليق بالعاقل. شتيت شوالك كوان لائقني بعاقل لا عدم العلم. كواتە بە معنای جەهل نایە. ئەگەر بە معنای جەهل بێ واتە تەنها ئەو کەسانێکەوە ئەسڵەن نازان فلانە گوناحەکە دەیکا خوای گەورە تەوبەی قبول دەکا. ئەسڵەن ئەو کەسێک کە نەزانی فلانە گوناحە هەر گوناح لەسەری حساب نییە تاوەکو تەوبەی بکە و خوای گەورەش قبولی بکە. بەڵام لێرەدا بجەهالە بە فەزڵ و ڕەحمەتی خوای گەورە سبحانه وتعالى وەکو مفەسیرین ئەگەر وانەبی کەس لێی دەرناچێت سبحان الله هەموو کەس دەزانی فلانە شت گوناحە بەڵام لۆ تێدەکەوی بە زەختی نەفسی ئەمارە بسوء بە وەسوەسەی شەیطان لەو لەحزەیە کەوا گوناحەکەی دەکاتن لەو لەحزەی کە گوناحەکەی دەکا ئەو عیلمەی لەبیر نامینێ، یعنی لەبیری نامینێ فلانە شت گوناحە یاخود ئەو سزایی خوای گەورەی لەو لەحزەی لە پێش چاو نییە، ئەو عەظەمەتەی خوای گەورە لەو لەحزەیە لە ناو دڵ و دەرونی نییە. کەواتە لۆیە وەکو زانان لەو قەولانێکەوە هێنایتیانەوە لبون مجاهد دلي كل من عصى الله عمدا أو خطأ فهو جاهل
حتى ينزع عن معصيته. همو كسي كواسر بيسي خوادك سبحانه وتعالى سبا بخطئي بنزانيا بمتعمدي أو زاهيلة حتى لقناه كدردسي. وقال قتادة اجتمع أصحاب النبي صلى الله عليه وسلم فرأوا أن كل شيء عصى الله به فهو جهالة. كواتد فرمي إجماعي أصحاب بيان صلى الله عليه وسلم أوي هر جناهك كوا سربيت خواي بيا بكريتن أو جهالة أو عمدا كان أو غيره. حتى دفرمي لا قصة يوسف عليه الصلاة والسلام كاتب ربي السجن أحب إلي مما يدعونني إليه وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين. كواتا خوا قربيتو كاتي كوا آفرتكان لقل امرأة العزيز داواي لذا كان كوا كاري فاحشان لقل أنزام بداتن دفرمي يا ربي خوا قرأتو أوانم لي لا ندي لو أنا نفسم ميلي لبويان بسيو لنتيزة دا وأكن من الجاهلين واتواني كوا أو جهالتي وكخواي قولا باسي دكاتا. وموسى عليه الصلاة والسلام دفرمي أعوذ بالله أن أكون من الجاهلين كاتي كوا بني إسرائيل بيدلين كأو فرماني بذلك فرماني خوا سبحانه وتعالى كبيستتسيلك سر ببرن أو أنزل أتتخذنا هزوا قال تمام بذلك قال أعوذ بالله أن أكون من الجاهلين. واتا فنا بخوا بما كسيشي جاهل واتا قداه كم بجهالتوا. وهو درباري نوح عليه الصلاة والسلام كاتكوا داوادك كخواي قول سبحانه وتعالى بطوفانك كري نوحج لناوتسوا ئیتر داوادەکە یا ڕەبی خوا توعدەت پێدابووم کەوا بەخۆم و بە ئەهلەکەم پارێزراو بین کەچی ئێستا کوڕەکەم لەبین چوو لەگەڵ ئەو عەزابەی خوای گەورە پێ دەفەرمێ إنه ليس من أهلك إنه عمل غير صالح أو أهلي تونا بو عملتي غير صالح بو فلا تسأل ما ليس لك به علم إني أعظك أن تكون من الجاهلين. كوات الليرة دا خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوەی جەهلی بەکارهێنایە ووجه تسمية العاصي جاهلا كاتك وخواي قول سبحانه وتعالى همو عسيانش بزهل ناوبرديا وإن عصى عن علم كواتا أجر بعلم وش كاتك ودزاني فلانش الجناحة برام كأنزامي ددي خواي قول بزهل حساب كدل فضل رحمة خوي أنه لو استعمل ما معه من العلم بالثواب والعقاب لما عصى ربه. كواتا هر كسك هر مسلمانك لرباز لباس مسلمانه هر مسلمانك كاتكوا أو علمي كهي دزاني بابلين أنزامداني كاري تاكا پاداشتي لدوا أنزامداني سرپيتي سزاي لدوا أقل لو لحظة كجناحكي أنزام داداتن أوي لبيش ساويتن براسي جناح ناكا لو لحظة أوشتاني لبيش ساونية لو لحظة أوشتاني لبيش ساونية فلما لم يستعمل هذا العلم صار كأنه لا علم له. كاتا لو لحظة أو علمي بكان وكو أو كسيكوا هز علمي بينيا فسمى العاصي جاهلا لذلك لو كسي سربيتي كار بزاهل حساب ذكره لو لحظي أو علمي لبيرنا من سبحان الله سواء ارتكب المعصية مع العلم بكونها معصية أم لا. كواتا لو حالتي أجر علمي فيها بيان النبي مسبقا برام لو لحظي كجناكي أنزام داتن براستي أوشتاني لبيش ساونية. والمعنى إنما قبول التوبة كائن أو مستقر على الله تعالى لعباد الذين يعملون السوء ويقعون في المعاصي بجهالة أي يعملون السوء جاهلين سفهاء. لو حالتي كواجناكي أنزام دات زاهلة وسفيهة يعني وكو ابن عثيمين رحمة الله دفرمي ليردا للذين يعملون السوء بجهالة دفرمي لجهل نهت عكس علم بل كل سفاه بمعنى السفاهة وهاتي سفاهة واتأوكسا لا يحسن التصرف. براستي إنسان لو حالتك جناها أنزام دا رشيد نية سفيهة نازين تصرفي لذي جاي خوي بكاتن لو يجناها أنزام دا براستي ورحمتك إخوة سبحانه وتعالى بريء كنت من المسلمان أخوها مو يدزان فلانة جناها كديكا إذا جروابي تن معناه وكزانيد جناح وأنزامش دا بيت شو إخوة يقول يتخوجنا لبري إخوة يقول فرمي تنها لو كسانة خوج دبي كبجهالته وجناح أنزام دل إذا هو مدزان وكو علم كفلانة جناحة أدلو إخوة يقول ده فرمي تندوات ترجع التوبة بكل قبول دكم كواتلير ده تفسيرك وكو علماء بوشوي كرديتيان جهالة لو حالته بمعنى سفاهته ده سفاهت أو كسس سفيهة لا يحسن التصرف أو باداشت ثواب وعقابي لبيش ساونية لو يقولها كأنزام ده برام باشان كبشمان ده بيتو خواي جورا قبولي دكا كواتا ثم يتوبون من قريب واتا باشان
تەوبە دەکا و زووش تەوبە دەکا لە نزیکەوە تەوبە دەکا کەواتە قبولکردنی تەوبە خوای گەورە لەسەر خۆی واجب کردیە لە بۆ ئەو کەسانەی کەوا گوناه دەکەن بە جەهالەتەوە بۆ معنای بە سەفاهەتەوە کە لەو حاڵەتەی ئەو شتەی لە پێش چاونیە و پاشان ثم يتوبون من قريب پاشان زوو تەوبە دەکەن لە نزیکەوە ئەوجا معنای چێ زوو تەوبە دەکەن لە نزیکەوە زۆربەی زانایان دەفەرمون من قريب واتە قبل الموت پێش ئەوەی بگاتە مردن چکە لە دواترێ باز دەکات ئەوانەی کەوا دەگەنە مردن خوای گەورە تەوبەیان قبول ناکا خوا پەناماندا کەواتە يتوبون من قريب زوو تەوبە دەکەن پێش ئەوەی بگەنە مردن و ئەگەر ماناکەشی بە ظاهریش لێک بدەیە وەکو ئیبن عوثەیمین دەر ڕەحمەتوخی عەلەیه هەر تەواوە زوو تەوبە دەکەن لەبەرەوەی یەک لە صیفاتی متەقی وەکو لە سوورەتی ئالی عیمران خوای گەورە باسی کرد دەفەرمی ئەوانەی کەوا متەقینە ولم يصروا على ما فعلوا هر كجناح أنزام دين ذكروا الله فاستغفر لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا هر كجناح أنزام دين زو توبة دكان زو دقرينه مصرنين لسر جناح أو نقطة زور مهمة و أو تفسيرش كدلين واتزو لدواي جناح كيكسر زو توبة دكان لەگەڵ ئەوەش کەوا دەڵێ لە پێشی مردن بپێویستە ئەو تەوبەیە تێک ناگیرێ هەردووچیان مانای یەکتری تەواو دەکەن لەبەرەوەی ئەو مردنەی کە هەمومان دەزانین لە پێشمانە و لابد منه دەمرین لە هیچ لەحزەیەک تەئمینی لە خۆتکەوە ئێستا دەمریان نا کەواتە هەموو لەحزەیەک معڕەزی کە بمری لێ زوو پێویستە تەوبە بکەی چێ زەمانێتی ئەوە داتێت تا سبەین دەژێی تاوەکو سبەین تەوبە بکەی خوا پەنامان بدە چونکە وەکو گوتمان مردن دیار نییە لێ هەر کاتەشی کە ئەو ئینسانە گوناحی کرد ئەسڵ وایە زوو تەوبە بکاتن نەگاتە مردن چونکە کە گەیشتە مردن خوا پەناماندا قبول نییە ثم يتوبون من قريب فأولئك يتوب الله عليهم ئەوانن کە خوا تەوبەیان قبول دەکەن خوای گەورە تەوبەیان قبول دەکا وكان الله عليما حكيما وخوای گەورە سبحانه وتعالى وەکو گوتمان کانە لێرە بە معنای کانەی ناقیسە نایە کەوا تعبیر لە زەمەنی ڕابردوو بکە بەڵکو کانەی تامەیە لە بۆ تحقیقی ئەو وەسفە لە بۆ خوا کەواتە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووش بە تەئکید و بە تحقیق خوای گەورە عەلیم و حەکیمە سبحانه وتعالى عەلیمە ئاگادارە بە بەندەکانی کە چەند بە ئیخلاسەوە تەوبە دەکەن و حەکیمیشە لەو کەسە تەوبە قبول دەکا کەوا لائقە لێی قبول بکرێ کەواتە پێویستە ئاگادار بین لێ وەکو صیفاتی یاخود شروط و مەرجەکانی تەوبە وەکو زانایان دەفەرمون یەکەم شەرت ئەوەیە بە ئیخلاسەوە تەوبە بکەیت چونکە خوا ئاگادار لێ تەوبە دەکەی ئەگەر تەوبەکەت لەبەر ئەوەیە کەوا پارەت نەمایە سەرفکەی لە گوناه ئەگەر تەوبەکەت لەبەر ئەوەیە کەوا لەناو خەڵکی بڵێن تەوبەکار ئەگەر تەوبە لەبەر هەر سەبەشکەوی خوا پێ ئاگادارە خوا عەلیمە تەوبەی ئەو کەسە قبول دەکات کە بە ئیخلاسەوە لە ترسی خوا تەوبەی کردیە و حەکیمیشە هەموو شتەکان لە جێگای خۆی دادنێ واتە تەوبەی ئەو کەسە قبول دەکاتن کەوا لەو لەحزەیەی کەوا تەوبە دەکاتن بە صادقی تەوبەی کردیە و بە تەواتی پەشیمانە نەدامەتی هەیە ئیتر خوای گەورە سبحانه وتعالى هەموو شروطەکانی تەوبەی لێ هاتە جەلویە هەر لە بۆ ببیرهێنانەوە شروطەکانی تەوبە یەکەمیان ئەوەیە کە بە ئیخلاسەوە لە بۆ خوای گەورە تەوبە بکەی سبحانه وتعالى هیچ مەبەستێشکەت نەبی لەو تەوبەیە دوو نەدامەت بچێشی پەشیمان ببیەوە لەو گوناهی کە کردیت زۆر پەشیمان بیەوە سێیەمیان پێویستە دەم و دەست لەو گوناهە هەڵبگری دەم و دەست لەو گوناهە هەڵبگری نەک لە ناو گوناهەکەدا وەڵا منیش پەشیمانم نا کەواتە بە ئیخلاسەوە نەدامەت بچێشی دەست لە گوناهەکە هەڵبگری و هەروها نقطەی چارەم عەزمت جەزم بی کە لە داهاتووش ناگەڕێەوە سەری لە دڵ و دەروونەوە هەموو لەگە خوایە ئەو معاملەیە عەزمت جەزم بی کەوا لە داهاتووش ناگەڕێەوە سەری و هەروها شەرتی پێنجەم ئەوەیە کە لە کاتێک بی ئەو تەوبەی بکەی کەوا لە کاتی قبولبوونی تەوبە بی لە کاتی قبولبوونی تەوبە لە کاتی قبولبوونی تەوبە ئێمە شتێکمان هەیە لەسەر مستەوای شەخصی شتێکمان هەیە لە مستەوای عام مستەوا عامەکە ئەوەیە کەوا کاتێکەوە یەک لە علاماتە گەورەکانی ڕۆژی قیامەت دادێ کە ئەویش ڕۆژ لە زیاتی ئەوەی کەوا لە ڕۆژ هەڵاتەوە دێ لە ڕۆژ ئاواوە بێ لەو حاڵەتەی تەوبەی هیچ کەسێک قبول نابی ئەوەی لەو کاتی بژیە ئەوە بەعام حاڵەتە تایبەتەکەش ئەوەیە هەر کەسێک گەیشتە حەدی غەرغەرە ڕوح گەیشتە ئێرەی ئەین تەوبەی لێ قبول ناکۆ کولایەتی دواتریش ڕۆنی دەکاتەوە کەواتە
ئەو کەسانێکەوە بەو شێوە تەوبە دەکەن خوای گەورە تەوبەکانیان قبول دەکا لە خوای گەورە دەپاڕێنەوە. لەو کەسانە بین کە خوای گەورە بمان پارێز لە گوناه و تاوان و هەروەها لەو گوناه و تاوانانەی کە کردی تیشمان خوای گەورە لە گوناه و تاوانەکانمان خۆش ببیتن، موفقمان بکا لۆیکەوە ئیسلاح و کردەوەی چاک بکەین تاوەکو بەکردەوەش بیسەلمین چەندە پەشیمانین. خوای گەورە سبحانه وتعالى بەڕەحمەتی خۆی هەموو لایەکمان داپۆشی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.